بڕوا ئومێد بەڕێستان فەرمونون. سەیان سڵی خوا لێبێ. سڵاوی خۆی گەورە لە بەڕێزیشتان. چۆنەڵێ تامەجۆیەکەمیان دە زۆرە نازانم چۆن دەری بڕم بەجددی. سەلامەت بێ، سپاس من دەکەم. بەشداری و کورسم کرد تەنها و تەنها سەرەتا لەبەرەوە بوو کە زمان بزانم بۆیش. بەڵێ بەڵام ئەوەی کە ئێستا من مانگی خوێندومە هێندە تامەزرۆم بووی یانەم هەفتەیەم پێ زۆر بوو کە ئەڵفەمان وەرگرت ئەمە چۆن من دەست پێ بکەمەوە بەردەوام بیت زووتر دەست پێ بکەیت. بەجددی سپاس بۆ ئێستاوام لێ هاتووەکو خۆم حەزم لێە ئەگەر بۆ ئیش نەبێ بۆ هیچ شتێک نەبێ هەر بێ بیزانم، یعنی هەر ئەبێت زمان بزانم ئینگلیزی فێربم، یعنی ئەوەندە پاڵنەرتان داوە بە من، ئەوەندە ڕێگەی فێبوونتان بۆ ئاسان کردین، سپاس بۆخوا. یعنی وەکو ئەو هاوڕێشمان وتی بە لێشاو ئێمە زانیاری وەرەگرت. من ڕۆژی 6 ساعت زیاتر خوێنم بەڵام هێشتا فریان ناکەم، یعنی دام بەڵێ ئەستافی خۆمان کرد بووم خەنە نای شەفتەوە بەس بۆ ئەوەی فریا بکەم بخوێن زیاتر وەرگرم، یعنی لە ڕێگاکان لە چیرۆکەکان لە گرامەر دەستی مامۆسایانی تریش خۆش بە مامۆسا حەمرین و مامۆسایانی تریش سوودێکی بێشمارم لێ وەرگرتە. پێشتر 3 دەورە 4 دەورەی ترم کردو بەڵام بەجددی توانای قسەکردنم نەبوو، یعنی کە قسەمە کرد لەگەڵ کەسێکە گەورەترین مشکلی ئەو من ئەوە بوو ئەمزانی بەڵام نەمەتوانی تەنانەت دوو ڕستە بە جوانی دروست بکەم. بەڵام ئێستا متمانێکی زۆر باشم وەرگرتووە لە ڕێگەی ئەوانانە، لە ڕێگەی و زانیاریانە ئەو ڕێگەیانە و ئەو فلاش کارتانە، یعنی وام دەهاتۆ ئێستا گیرفانی پانتۆڵەکەم لە ژوورەکەمە ناو جانتاکەم هەمووی فلاش کاردیان هەمووی ستیکەرە، هەر شتێک دەتە بەرچاو مێنووسمەوە، هەر شتێککە نەیزانم ئەینووسمەوە. گەشتویتە شتێکە مەسەلەن بە دەرەنجامەکی زۆر دڵخۆش بیت؟ مامۆسا ینی چۆنەڵێ ها هەندێک جار تەلەبەی پۆلی 6 تامەزرۆی دەرەجەیەکی زۆر بێنێ، بەڵێ ئەمەش گیسە گەیشتم بەوە، یعنی ئەوەیە سپاس کە بۆ من خۆ. ویستم سپاس بەخوای گەورە سەربەرزم پێتان و قەناعەتمە هاوڕیان سەلامەت بێ. گەیشتم بەو قەناعەتە. تۆ زۆرێک لە خولەکانی تر مامۆستا ئەوەی کە من بەشداریم کردووە ڕاستە مامۆسای زیرێکی تایە ئەی زانن، بەڵام توانینی گیانەکە زۆر جیاوازی هەیە. ئەوەی کە بەڵێ تۆ ئەو ڕێگای کە تۆ بە ئێمە گەێنی بەجددی قەناعەتمە لەبەروی خۆت زۆر بە قورسی بە ڕێگاکە ڕۆشتویت و بەوردی بە ڕێگاکە ڕۆشتوی زۆر زۆر ڕێک و پێک و کورت و پوخت و ینی ڕێک هەدەفەکەت بۆ ئێمە حاضر کردو ئێمە بیپێکێت. سەلامەت بیاخوا، زۆر زۆر سپاس. تۆ بە چەند مانگ گەشتی بەوەی کە دڵت خۆش بوو هەستی کرد کە مامۆستا من یەک ئەنجامێکی مانگە هەبوو؟ بەشداریم کردو، یەکەم مانگ بەشداریم ماشەڵڵا کردو، ماشەڵڵا. ینی من تەمەەن هەتا زانکۆم تاوا کرد بە تەمەەن حەزمە ئینگلیزی نەبوو، بە بەڵێ تەمەەن چۆنی چاکێکم نەزانیوە بێڵم هەر ئەوە بووە هەلا و فانسانکی و ئاندی ئەومانزانانی کە لە چەشتێکی سەرەتایی خوێندومان ئەوش بە هەمالی، بەڵام لە دوای زانکۆ یەک دوو دەورم کە هیچ حەزێکم بۆی نەبوو، هەر سێرمەکە قوردووە. بەڵام بەجددی من یەکمان بەشداریم کردووە تا مەزرۆم شەشەکە تاوەکە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا هەر ئینشاءڵڵا سەرکەوتوو بی. مامۆستایان هەمیشە زۆر سپاس سەرکەوتووی دەکەم. سەربەرزیم چ پێێت و جۆرە هەمیشە تەکنیکێک چ جۆرە دەرسێ زۆرتر ئیسفادەت لێ کردووە؟ مامۆستا فلاش کارتەکان و تەکنیکی بۆ تێگەیشتنەکە ئەو ڕێگایی کە تۆ باسێکی بۆ نمونە خێراکردنی ڤیدۆ کەسکردنی ڤیدۆ بۆی زیاد ورد بیتەوە کەسێک ئەگەر بە کزی قسەی کرد تێبگەی چی ئەڵێت بەڵێ زایدەن ئەو شیکردنەوەی کە تۆ لە ڕێگاکان شیەکەی تۆ ئەڵی کاکە مەرج نییە لە ڕستەیەکە هەموو ڕستەکەت وردکەیتەوە چەند وشەیەکی جوان لی دەرکە سەرەکی بە لەم لە ڕستەکەیە مانای وشەکە توانی لێک دێتەوە، مانای قسەکان توانی بۆ خود لێکی دێتەوە. گرنگترین شتی دەرکیت ئەمە زۆر گرنگ بوو بۆ من، یانی زۆر داکە گوێم لە کەسێکە گرت بەوردی گوێمەگر بۆی هەموو شێک لێک دەمەوە، بۆی هەموو شەیە بە جوانی تێ بگەم بۆ نەهتاوەکو فریای سەرەتای وشەکە کۆتم کۆتایەکەی کابرا تاوا بوو بۆ من نەمەزانی چی وتەوە. بەڵام ئێستا کە کەسێک بەڵێ قساکە بە تابم خۆم لە شەریکێکی نەوتی شەکەم کەسێک کە قساکە ئینگلیزەکان کە قساکەم پێشتر بەجددی نەمەتوانێت تەرکیز کەم کە ڕستەیە کەڵن تا کۆتایی بێڵن، بەڵام ئێستا کە گفت و گۆشەکەن جوان گویان لێگرم وشە گرنگەکان لە مشکی خۆمایەڵمەوە. هەر بشێت. ئەمە بۆ من زۆر باش زایدەن ئەو تەکنیکەی کە وتت بۆ نەوشەیەک بۆەوەی بتوانین لە مشکتا بمێنێتەوە بیش و هێنە بە شتێکی تر
ئەوە یعنی ڕێگایکی زۆری بۆ هەموو فلاشکارتەکان بۆ ڕێگای زۆر بە زۆری لەبەر کردووە. ئێستا سپاس هەمووین بۆ بەجوانێ یاخوامان دوو نەبی هەر بشیت دەستی سپاس خۆش و دەکەم ستافەکەشت خۆش سەلامەت بی هەر ماندوو بشیت نەبن هەمیشە زۆر سەر خۆشحاڵ بووین تایمەوە سەلامەت بی زۆر مەمنون